تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی شنگال بەردەوامن لە گەڕان و دەرهێنانی ڕووفاتی شەهیدان. ئەو تیمانە زیاتر لە 45 ڕۆژە لە گوندی کۆچۆ دەستیان بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کرد. تا ئێستا 8 گۆڕیان هەڵداوتەوە. ڕووفاتی 137 قوربانیان لەژێر گۆڕە بە کۆمەڵەکان دەرهێناوە. کەسوکاری قوربانیەکان دڵخۆشن بۆەوەی کە ئەو تیمە شارەزا و نێودەوڵەتیە کار بۆ دەرهێنانی ڕووفاتی قوربانیەکانیان دەکەن و لەژێر گۆڕە بە کۆمەڵەکان. بەڵام ئەوان دەڵێن ژمارەی تیمەکان بەراورد بە زۆری گۆڕە بە کۆمەڵەکان کەمن. ئەگەر ژمارەی تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان زیاتر نەکرێن تا چەند ساڵێکی تر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان تەواو نابێت. ئەم گەلێکی مەمنونێش جهودێوان کو هاتن دەست پێکردن بەدایە چونکو ئەوە بەری 4 ساڵ نەوەسیل مەتروک بوون. ئەمە هەتا حدێکی کوتوبێژی گەلێک المقەسرن و ئەو فەریق بتنێت تێرا شنگالێ ناکات چونکو هەفتی و سێ هەفتی و 4 گۆڕ غێری هیچی نەدیتیژی احتیمال زیاترژی ببن شەیدا. بەسەکە ئەبوان وی فەریقی بتنێ بێ ئەف فەریق بتنێ نەشێت یعنی احتمال بساڵا بمینێ هەتا و خلاص بکەن. خوددانێت کەست و کارێتوان هەڕۆ مرنەکە سەروانڕە دەربازت بێ هەتا کوزاربن ئەف هەستی شەهیدێ دوانە. وێژەم هێویتکین بانگەوازیش هەمێ ئینسانەتی ڕەتکین کوڤان فەریقێت مەقابر جماعیە زیاتر بکەن شنگالێ و بچابکی بێستر شنگال ببنێڕن. گوندی کۆچۆ کەوتۆتە خۆر ئاوای قەزای شنگال 20 کیلۆمەتر لە قەزایەکەوە دوورە. ئەو تیمانە لە ماوەی دەست بەکاربوونیان لەو سنوورە 3 جار لەلایەن چەکدارانی نەناسراوە دەست ڕێژی گوڵیان لێکراوە. ئەمەش بۆتە هۆی خاوبوونەوە و دواکەوتنی کاری تیمەکان. داوەجوندی نوێنەری شنگاڵیەکان لە ئەنجومەنی پارێزگای نینەوە دەڵێت داوایان لە بەغدا کردووە ژمارەی تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان زیاتر بکەن بۆ ئەوەی پرۆسەکە خێراتر بەڕێوە بچێت. خەڵک گەلێک چاوەڕێی نەتیجە ئەوان تیمایە بێگومان هەگەر هات و مؤسسە شوهەدا یەکوان بێژن ئەو جاتی پەیوەندیدار ئەوان تیمە زێدە بکەن بێگومانی باشتر. چەند جار یعنی کاک محەممەد تومەیمی چاو پێکەفتنی مێ شخصی لەگەل بوونە مەتاکید کرا لەسەر ئەو مەسئلەک و بە خێرایی بە عەجەلە ئەو مەسئلە تەواو بێ. شنگاڵیەکان دەڵێن زیاتر لە 100 گۆڕی بە کۆمەڵ لە قەزای شنگال و دەوروبەری هەیە. بەڵام تا ئێستا 73 گۆڕی بە کۆمەڵ لە سنووری شنگال دۆزراونەتەوە. 8 گۆڕیش ڕووفاتی قوربانیەکانیان دەرهێنراون. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.